دم باش بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن هذا مجمير حفتي سبيداع روجا بين شامبيا داخل الشمو هيفيا دمين خوش جوارادكا سكرتيري گشتی نتوانی یگرتی آنتونی گوترایش گشت هولیری پایتخت هریما کردستان عراقی و لبرا دگل مزنکار به دست هریمی کم به روزی که پشتی جوینینوی دگل رایدارین عراقی لبغداد بری دمکی کرد گوترایش گشت فروخان نفنتویا هولیری و هات پیشوازی کرنج عالی سروکی هریمی و مزنکار به دست پارتین سیاسی لبرا پشتی جوینان دگل کار به دستان او سردانا کمپ جدعای آواران بکه کتایب به مالباتن چقدارن داعشی کو لبرکفتن دگل حکمت عراقی او جی کامپی الهولی سوریاتن و گوهاسن جبو جدعه لعراقی هلبت اوی کنفرانس کی روز دموانی جی هبا پشتی جوینان سروکی گشتی نتوین اگرتی آنتونی گوتریز بانک لعراقیان جی کرکو استانگن نارامی و لوازبون روشا آبوریا ولاد در باز بکن اف بانک پشتی دانستاندنان بود دگل کار بدستن پا بلندن بغداد دو چارشنبه سردان سکرتری گشتی نتوین اگرتی دمکی دیا کو عراق جبر گندری و تکچونا جرخانه آبوری دنالا لسالفاگرا بیستیا ایریشا به سرکیشیا امریکا جبو روخاندنا رژیم صدام حسین گوتریش گود جی کو او دخوازه هفسوزیا خوا جسازین دموکراتیک و پیشوا برنا آشتی را لعراقی نشان بده وی گود او پشت راستا کو عراقی دی بکاربن بریا دیالوگا وکری همو زحمتی و کشین خوا چاره سر بکن اری آوارین لدهان کامپین هریما کردستان عراقی به هیویا چن یعنی هیویا چه دکن نتوانی گرتی و جز سردانا سکرتیری گشتی نتوانی گرتی با عراقی و هریما کردستانی ما بس سردانوی یا چاوریکری جبو کمپ جد آی تایبت به معلومات چقدارن داعش لعراقی و کو کان جی کمپ هولی جی سوریا تن و گوهاسن ما بس جی سردانوی کمپی و چه بس سردانوی خباتك دبلوماسية يانجي جه إنانا أركن مروفانيين نتويني قرتيا بير ديان حمو بريبابري أوفيسا دهوكيا کوچبران و برسوا قیرانان نهار سوخاج دهوکی بمره یا پیرگلک سپاس بوده میوا یعنی مدخواست بزنم که اون چی هیویا دکن جنتوینی گرتی و چی هیویا دکن جسردانا سکرتیری گشتی نتوینی گرتی بو عراقی بو هریمی گلک سپاس که دخیل بو بید درفته حقیقت او بو ماوی 8 سال تبرين كتل صالا نهيدا خلق شنغالين هفتي صدي دربدره الكامبيت هريما كردستاني ناف كامباو دروي كامبادا دجي مخابني ابا 2 سال سروي ركتنا هاتي مذاكرين بين حكومه هريما كردستاني حكومه بغداد او هاتي مذاكرين اوات بجني ركبنا شنغالي کوب چندین بندا پیک هاتی بو حتی بیگانی یک بندیوان نه هاتی جیبجی کرنا بدیدنا ما افریقتنا قالت برجوانديا خلق شنغادش بركو هيبي وميدك دي هبتك وخلقك بقرت جو وارد خوا وقبري دست بجيانا خبك درواري بابو كالا لي مخابني ابا نيزيكي صالو نفتفرين او ركبنا ناتي جيبه بجي كلام سفارات سردانا بريس غوتريس بو عراقي وكردستاني راسي مخابني جي داخيه كو كمبا جدعه هل بجارتي او كمبا او خيزان داعش او بير ديما زخازم بله زخازم هستي خلقي شنغالي بيشتي جواكا ازدي بريندار بتا وقت ببين كسر يوغا بله بير ديما متخصص ببرا بير دا متخصص اسي بحثي ترى بكم تايبتي چما كم جد على بري ولا متخصص از جتاب برسم قالوا ناتوين ايغرتي وكاربا چبكا سر مساله كنت بحث كري ركاتنا شنغالي جيب با برا عراقي وهريمه دا جبوكو او ارا حمو بكارب الفقر يعني اسان كاري بيكرن جبو فقر يعني وان راستی دویا فشاری خستبه سر حکومت هریمی دا او حکومت بغداد عفوا داكو اف بدي ما جا پیدای جیبجی کرمان و خلق بگریا با جیواری خوا
مخابني عكسي فيك مديدة برنامج بروجرامي سردانا ويدا سردانا كامبا جدعا البجارتيا سررايكو بس تسنوني باريزغا دوكي فازدا كامبي خلقي شنغالي ندفيا ايكش كامبي خلقي شنغالي هالبجار تبا داك روشوان نيزيك دي تبا داكو كاريبا بالترتك بلان خدا بشاري بيختصر حكومة عراقي وجهة بيونديدار داكو خلقي بكاريبا وقرت الجواري فلمخابني كوي كامبا جدعة هل بجار راستي هستي خلقي شنغالي تيشينا ام قالك براستي بين خوشن كوي او كامبا بجارتي كو خيزانت داعش بنا خيزانوان كسابونا اوي اف قركنين يسار خلقي ما يشنغالي بيردان يعني امزانن منابتني بنابرين شغال لان اوري شغال الحريمين حتى بنابرين ولاتين دي ونمونين سوريا بتاع بلجي كل كان كامب لودري حنا بتاع بلجي او جي بالكم بهزاران مع البات لودري بنجهن يعني اركنه تويني قلت ياكو هطار رادي كي تشافيوان وان همو كامبان بوكو ياك مدخل بزانم وهي فيها كنا توين قرتي بشتي فان روشان العراق شد بتنهار رادي كي ارامي بيدا بويا بكاربك وبتر جارك ديوان اليكاريين بريك ونتوين قرتي كاري بردست بكاجبو وان اوارين د كامبادا جارك دي فاغرين باتشكم زان قلكي كيم بنا اليكارينها دفاندو صارن بوريدا تايبتيجي بشتي مثلا كورونا دركتنا كورونا كيك الدخيل وقي جناب تزبالكم زانا هفته صدي هاي كارية رقراوية خيرخاص الهريمة كردستان تايبتي بعراقي قشتي كيم بنا تايبت بشتي او بتايا كورونا بيدا بوي هروسا شر روسيا واوكرانيا شي تأثير قلق مازنها بو نخالا سيشي أبا ماوي اوارا بونيش بين صالي كذا صالا نهيدا طبيعي سياستها كارت رخراويت خيرخواست تايبت يو ان سي ار كو او بيشتي بين صالح سكتري مروفاتي واغاثه تشتا سكتري بارابيدان كو تطوير عندك بروجا تشيت بو خلقي اوارو بنابر وخلقي لوكال هل وسا وزير الداري عراقي شي بدي فتره لدوانك دابو قدوما عراقي تشو قرسر ما نمانا وما نوت مليار دولار زياده شي هيا وما صدوسيه تنظير شي يدك هيا هاجر يو ان بخوازا امي سابورتا يو ان شي بنو وقتي دا يو ان قد كرمكا كامبي خوري بابا ببر ديار بيوان مد قال بير ديان حمو جهل ما كردستاني قطب لسر سردان ناس سكرتيري قشتي نتويني قرتي جبو دهوكي وكاني اوي كارن تشبك جبو فكر عندنا آلي كاريان جبوان آوارين كو لهريمي دي جين بتايبتي جيكو قالك جوان نهاوكو بالي ديارة بيردان فكر يا بيوان ديابي ورا فكر يا بير مدو خاص أزبزانم يعني النظام ديسان ديارة حول دقال بيوانديا بقال بيردان بردوامة أم دزان كو سكرتيري قشتينا تيوني قلتي دوه قشتا عراقي و هفسوزيا خوش بو عراقيان ديار كرجب وجبو بشتفانيا مثلا وقراندنا آوارين دنا في عراقي دا و بنابران دوي دفري هالبجي بشتفانيا خوش جبو بروسي سياسي وديمقراطيكي عراقي ديار كر و هيفي كركو أو ديسان بكاربن وان كيشين خودنا في عراقي دا شرسر بكن بريكا ديالوكا فكري وبرفرة ديارة بيردان ديسان فقر يايا اگر فقر يا باسي في دارم بالي ديارة كيشين تكليكيان امي بشن فينا فري ديسان فقرينا جموع دنگي امريكا سرشاوي متمانة بيكراوي هوالو زانياري لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. تێکەلین تێکچۆیین ڕۆژهەڵات ڕۆژئاوا لەسەر شەڕی رووسیا لەسەر ئوکرانیا و زیندەبوونا
نراحتیان لهمبر هیزان یان هیز حزا چینه لسر آستی جهانی د سیبرا خوا بسر کمبونا وزیر در وین کوما جی 20 لهندستانی بگره تیچا ورکرین جداهین مزن این امریکا و هفبند دنوی دگل روسیا و چین با آلیکی دیو دی لکمبونا وزیر در وین ولاتین هری مزن پیشسازی و پیشکتین جهانی و هفتی لهندستان بر فرهتر بن کمبون ایرو پنجشنبه لپایتخت هندستانی دست بکریا ده جی دیپلماتی پای بلندی امریکا انتونی بلینکن گوت کو وی پلان نینا دی جیوینا وزیرین در وین جی 20 به هفبرین خوین روسی و چینی را بجوا بلینکن گوت جی او جیوین نابا جبر گرجیان لسر هلوستی وان لهمبری اوکرانیا هندستان میواندارا جیوینی خبات دیکا جبو پیک اینانا یکیتی دنافبرا آبورین هری مزنین جیهان دا بلینکن گوت اگر روسیا براستی آماده بکو تفلی خبات دیپلوماسی ببجبو داوی کرنا ایریشا روسیا لدیجی اوکرانیا بشوه کی پیویست بگومان امی ببن یکم آلیکو جبو تفلیبونی بخابتن لیچ نشان جی چینی ندیارن. یاسا دانرانی امریکا لیکرینوی کی برفراوان یان بو ماوی 2 سالا سبارت با کیبرکی استراتیجی امریکا لگل چین دست بکردوه لدانشتنی تایبه دا اندامانی کنگرس گویلا چالاکوانانی مافی مروف و راوشکارانی پیشوی آسایش اجتماعی چین دکن. دیارە راپۆرت نەئامادەیە ئاسیفیدانم ئەگەر راپۆرت ئامادەیە مە ئاگادار بکەم کێشەیەن تەکنیکی ئیرۆمان لە ستودیە هەنا هەلبەت کێشەیەن پەیوەندیان و هەندێک کێشەیەن تەکنیکیمە هەنا ئاسیفیدانم بێن وەرن چارەسەرکردن دیارە لە دەرهێنانێ دژمەڕە دەبێژن و پیردایان بەرپرسی ئۆفیسا کۆچبەران لە دهۆکی و چارەسەریا قەیرانان دیسان ڤەگەر یایامە دخواست دیسان ئەم ڤەگەر لەسەر مەسەلا سەردانا سەکرتێری گشتی نەتەوێنی گرتی ji بۆ عێراقی باخمن پیردایان جارێکە دی بداخوازە لێبورینی کێشە جەمتە و جەمەژی هەنا بداخوازە لێبورینی تەماشەواناژی دیکە دخواز بزانم یعنی ئەرێ کاربەدەستین عێراقی و یەن کوردانژین هەرێما کوردستانی وێ بجدی مەسەلا ئالیکاریان نەتەوێنی گرتی بخوازن ji بۆ مەسەلا ڤەگەڕاندنا پەنابەران ji بۆ مەسەلێندی کێشەیە نێڤبەرا واندا ji بۆ کو ئەگەر کێشەیە نێڤبەرا واندا چارەسەر ببن هەلبەت ڕەوشە ئەولەهی باش ببە پەنابەر و ئاوارە وێ بکارن ڤەگەڕن ئەو دکارن بجدی وێ داخوازی ji نەتەوێنی گرتی بکن دیتنا من هل رفتك شي بت وك حكومتها هريما كردستاني تأكيد سر جبجكرنا بندت ركبنا شنغاري راستي اوارا تقريبا ذيك استكارم بيجن سنوري باريزگاه دو كي اوارا پنابر نزدیکی 500,000 کسینا تایبت پشتی هاریکاریت رخلاوت خاص كم بده بارگرانی سر وقت حكومتها هريما كردستاني او خود دائما برنامج ومعني بقيت ورقدان شنغالي تجي بشكرن بشكرنك خلك كيما فكرت جواري خراستي ابا بو ماي نحصالا هاش صارتي برين كتديان هيدا بداخوازە لیبورین دیسان دیارە پەیوەندی ئەمە بە پیردیان ڕ بزەحمەتە دەخواست ئەم بەرنامەخوا بدۆمینین مە ئەمی هەرن ڕەوشە سیاسی لێ تورکیە پشتی ئەردهەژین بەهێزک و بەری نێزیکی یان بەری بترژ 20 ڕۆژان لە تورکیا و لە سووریەدا بوون و بەری هینگی ئالۆزیین سیاسی هەبوون لێ دیارە ئەو ئالۆزیین سیاسی هێشتا مەزنتر بوونا پشتیوان ئەرتەژان و وێرانیە کە گەلک مەزن لە تورکیا و لە سووریاژی وەکو دەبێژن کریا نەها پەیامەری دەنگی ئەمریکا لە ئەنکەری ئەیوب دەمیر بمەڕەیەش بۆ ئەم بزانن کانی ئەو جیڤینێن بەتایبەت مێزەیە شەشقۆلی یا ئۆپسیۆنا تورکیە چ چێ دەبەست و نەها لێ دەبن ئەیوب دەم باش یعنی
تشي داوي لسروي جيفيني او جيفين توا بداويات نا وتشي دركتيا اگر تمام بويا دخيل معنا الفيشيا بارتيا سادتينه دبن بدري دا راستي دبن مازبانيا بارتيا سادته دا همو ريبرين بارتيين ششكولي هاتم بدري انا آواهيا كل پشمن ديار دبل ودري جيفينه تایبەتیا vê civiyê çi ez karim hema ew bêjim rastî heya niha digotin ku wê endamê vê mêza şeşkolî kî be îro wê ew endam diyar bibe di nav xwe da diyar bikin lê vê nekin yani wê behsa viyan nekin lê diyar bikin navê kê zêde derdikeve pêş ez hema bêjim yani berê serokên şaraderiya em bêjin Stenbolê yê Enqerê hebûn lê ana vana ser nayê qise kirin bes navê Kemal Kılıçdaroğlu serokê CHP Kemal Kılıçdaroğlu derbas dibe û vebir lê mêze dikin dibêjin ku divê ana vê civîna hanê da navê Kemal Kılıçdaroğlu wê derkeve. Navê wê derkeve wan namzedê opozisyonê ji bo hilbijartinên serokatiyê Belê ji xwe li vê derê da yani ji bo serokkomariyê heya niha mêza şeşkolî gelek civiyan ana endamê ku ji bo serokkomariyê bibe heta niha behs nekiribin. Îro min li gel hin kesa jî qise kir yê ku di nav vê derê da kar dikin ew dikin rasterast gotin belê wê Kemal Kılıçdaroğlu bibe lê rastî navê wê neyê eşkerê kirin yani wisa diyare ku êdî endam jî şiklê xwe hêdî derdixîne pêş. Lê li vê derê tiştekî din jî bêjim rastî piştî erdhejê bivê nevê di navbera desthilatî û opozisyonê da jî ana rakeşiyeka mezin derdikeve pêş. Di vê rakeşiyê da ya herî giling ew e ku opozisyon wê bikaribe ku ev rewşa erdhejê ji bo xwe an jî ew ekê biqulipîne evana jî rastî li nav Enqerê da têne gotûbêj kirin. Malê em dizan Kemal Kılıçdaroğlu ew bixwe bi asıl Kurda tiştekî diyare balkêşe eger bê namzedkirin ji bo serokatiyê hilbijartinên serokatî li Tirkiye Eyûb em dizanin Erdogan berî erdhejê rijdî dikir ku hilbijartin bên pêşwext bên kirin li çardeyê Gulanê werin kirin berî çendekê behsekî wesa hebû ku dibêje renga ev wekû propagandaya be ji xwe re çûkû hilbijartin wê kelkê bi zehmet bin li wî demî bên kirin taybet jî piştîwan erdhejan niha çi behs heye li ser mesela pêşxistina hilbijartina Erdogan hêşta rijda li ser biryara xwe ya wî demî wê li dehî vê mehê rabgehîne ku wê kengî hilbijartin bên kirin Belê dexil li ser vî kesên ku nêzîkî desthilatiyê ne mi gel wan jî qise kir yani dibe ku gelo gorankariyek bibe an jî nebe dibêjin na dehê vê mehê da serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdogan ji xwe berê jî gotibû wê viya eşkere bikin di rojnama resmî da jî biweşînin. Ji vî şundatir ji xwe prosedûrek wê dest pê bike di nav du mehan da lazim e ku hilbijartin were çêkirin ew jî çardehê Gulanê tê diyar kirin yani dikarin bêjim ku êdî ji bo vê hilbijartinê mehmanê ji du meha kêmtir dem derdikeve pêş ji bo wî jî rewşa Tirkiye êdî ber vê hilbijartinê wa diçe dikarin diyar bikin. Malê Eyûb em dizanin gelek li anî dibêjin ku hem Erdogan AK Parti û hem jî partiyên opozisyonê mesela artêjî bi kart înin ji xwe re ji bo qazanca xwe re bikevin bi qazanca wan re ji bo propagandayê ji bo hilbijartinan bikin heta çendê yani bi çi şêweyî her yek ji wan ê karibe vêna bikar bîne. Dixir rastî ev pirs min ji kê pirsîzanî lêkolên Vanê mêza şeşkolî heye li vê derê Mehmet Ali Kulat mi got gelo şansê desthilatiyê piştî erdhejê çi ye got ku heke opozisyon xwe zû nexe qadê an jî ew ekê neke Erdogan ana ji xwe behsa çêkirina avahiya dike çareserkirina tiştan dike dibe ku viya texe dibin destê xwe yani erdhej du tiştê wî nîşanda got ku yek bi awayê psikolojîk da ye alê din êdinê jî awayê civaknasiyê da ye psikolojî diçe civaknasî dimîne ji bo wî jî hê yani şansê Erdogan di vî warî da heye pêwîst e ku opozisyon destê xwe zû bigire
أيوب من دخواست أم بزانن هجمارين قربانيان إيرو دوه دركتنا بفرمي إن ارتهجان و تيجوتن كوچند كس نديارن حتى براستي جمارة قربانين وان ارتهجان بيزانين لتركيا داخل راستي هر روز خد ديار دكن يعني انا بالسنورين 50,000 دا بحث دكن لي راستي يعني ام بيجن هن سازيكو لسرفانا كار دكن ارجي لكولين دكن سازيكو دخوازن كو بان تشتنا اشكري بكن دبيجن كو هجماري كو دولتي ديار كريه او هجمار راستنين جبوكو آواهي كو هاتنا رخاندن کسی کو دبن وانان دا چی دگرن راستی سر 100,000 حتی 200,000 جی دبه کو درکبه یعنی زده جی هم کسنه دبیجن یعنی سازی دبیجن جبو جی راستی اف روش هجمار على ترکیه وک ناکوکیه که جی درکبه پیش مثلا آلیکاریا گهاندنا آلیکاریان جو قربانیان را تایبت جی نوان باجارن کو راستی ارتشی بونا چندی باش بری بدچا و چه ولات تانها بردوام لسروان آلیکاریان داخل دبي وريدا يعني علي كاريه دا او مقدورن ارتجي هري زيد داخواز وان سر çadır ابو راستي انا لتركيزي gengeşek destekir heyva sor yani Kızılay'a Türkiye çadır frotiye hem ciyendin yani ارتش yani mağdurun ارتجي پیوستی اوان به çadıran heye em dibine ku jibowan neşyan diye frotiye yani viali da ji heci perskrekin او kesin ارتجان çareser neviye افسکر کنا دستلاتی دویجه کو امی چاره سر بکن ده حتی نها جی به تواهی دستکی کو مرو بیجه هر آلی دا چاره سری درخستی نینه اصلا گلی پیش میدیای ده رومال کرنا تشتین يعني رودانین ده پشتی سر هلدان دا چی پشتی ارتجی دا ببورا چی دبن چاوانه چکو گلک بحث بو کو روزنامه‌وانتن اصلا کرن بن چاف کرن سازی هندک سازی راگهاندنی هاتنه بن چاف کرن هنک لینکین تایبت به حولین رزگار کرینی و کاچی چی دبل سر عردی هاتنه راوستاندن یان قدغه کرن نها چی دبل نها چاوایا داخل پشتی ارتجی روژا سیامین دا دستلاتیه روشا آوارته دیار کرد. اواته چه واته جوه قانون که دز انفورماسیونه هبو نگوری ویجی پیشیا گلک تشتان دهاته گرتن انا روشا آوارته دا مدید کو اف کت روژه بی انا لسر چاپمنی جی ام دکارم بیجن کو باندورا که گلک خراب درخستیه پیش پرتش ادی نای نویسین آنجی سر نکارم بسکنن کنترل ادی دبن دستلاتیه ده یعنی آنجی راگاندنا دستلاتیه دستکاره بس از ارتشان بکه لوی داره چه دبه چه نابه زیدترین آگاهی چی درناکه و ببینه و جی لسر چاپمنی باندورا که نیلی درخستیه پیش اردوغان جی بری درجا گوتو بو کو او لایانین کو نابی ترکیه خراب دکن دوی مسئله دا و حساب وان ربي كرن يعني اف بتشواتاي بو يعني اردوغان ve deri da rasti dixwaze ku her tişt teke bin destillatiya wan yani da ارتجی da bla kes nebêje ku tiştekî xirab biye anjî kemasiyek bu evet biye rastî ewan bixwacî ifade kiribu yani çend roj derê sensûrê jî Serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan helalî xwastî bû sedemawî jî ew bû ku ew karî barê ku kiribûn kemasiyek derxistiye holê lê wexta ku çapemeniya opozisyonê an jî kesên ku dijî banane binivîsin ji bo wan ve problem ji bo wî jî dixwazin vî warî de kontrolê tevahî têxin bin destê xwe ye أيوب دمير بأمن دنجي أمريكا لأنكاري بمربو قال سباس أيوب دنگی امریکا جافکانی کا به باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه نهاج أمي روبكن أفكار بلن صالح وبرقايا لقال رودا وكان بلن فرمو
سواز دەخیل خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لە هەر ڕوویەکەوە دەڕوانیتە کۆماری ئیسلامی ئێران کێشە و قەیرانی گەورە دەبینین. دەسەڵاتدارانی ئێران دەچنە ئۆفیسەکانی نەتەوە یەکگرتوەکان وەک هەوڵێک بۆ ڕەواییدان بەو تونند و تیژیانەی لە کۆماری ئیسلامی ئێراندا دەکرێت دژ بەوانەی داوای ئازادی و مافەکان دەکەن. هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا حوسێن عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران لە ژنێف لە کۆبوونەوەیکی نەتەوە یەکگرتوەکاندا بەشداری کردوە لەوێ وتارێکی پێشکەش کرد. هاوکاتی پێشکەشکردنی وتارەکەی زۆرێک لە کەسایەتیەکانی کە ئامادە بوون لە هۆڵەکاندا و هەروەها ئەوانەی کە داکۆکیکارن لە ماف و لە ئازادیەکان هۆڵی کۆبوونەوەکەیان جێهێشت. کۆماری ئیسلامی ئێران وەکو چاودێر ئاماژەی پێدەکەن بێجگە لە ستەم و زۆرداری و هەروەها پێشێلکردنی ماف و ئازادیەکان هیچ بەرنامە و پرۆژەیەکی نییە بۆ ئاشتی و ئاسایش و سەقامگیری. جا لێرەدا جێی خۆیەتی پرسین ئەی لە بەرامبەردا ئۆپۆزیسیۆنەکانی ئێران چ پرۆژەیەکیان هەیە؟ سۆران پاڵانی نووسەر و شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک سۆران سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە پرسیاری یەکەم لە بەرامبەر ئەو هەموو ستەمەی کۆماری ئیسلامی ئێراندا ئۆپۆزیسیۆنەکانی ئێران چ جۆرە پرۆژەیەکیان هەیە کە بگوترێ جێی ئەم دەسەڵاتی ئێستا ئێران دەگرنەوە؟ زۆر سپاس کاک بەڵێن لە ڕاستیەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێران ئەوە بووە کە بەرامبەر ئەم دەسەڵاتە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتوو بووە کە بتوانێ وەک ئەلتەرناتیڤ لە 40 ساڵی ڕابردووە خۆی پیشان داوامەش بووتە هۆکارێ بۆ ئەوەی کۆماری ئیسلامی بتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدا. ئەوەی کە ئێستا هەیە ئێمە چەندین نەوع لە ئۆپۆزیسیۆنمانەیە دەبێت جۆرێک لە تەسنیفکاری لەنێوان ئۆپۆزیسیۆن بکەین. ئۆپۆزیسیۆنێکی سەریمان هەیە کە لە فارسەکان پێک دێ ئەوانە کۆمەڵی ئۆپۆزیسیۆنن کە چەندین ڕەوت و لایەن و پارتی جیاوازیان تایە کەساتی جیاوازیان تایە. ئۆپۆزیسیۆنێکی دیکەش هەیە کە لە ئاستی نەتەوەکانی غەیرە فارس کە کورد و عەرەب و لوڕ و بەلوج و ئازەریەکانە دێتەوە وە کورد سەرەکی ئەم ئۆپۆزیسیۆنەیە. ئەوەی هەیە لە ئاستی سەراتەرێکە بەڕاستی دان بە مافی ئەم نەتەوانە نانێ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستە ئۆپۆزیسیۆنێکی فاشیستە و خاوەن پرۆژەیەکە کە لە مەترسیەکانی ئەم پرۆژەکە ئەوان هەیەە لە بەراوردێکی لەگەڵ کۆماری ئیسلامی یعنی لە کۆماری ئیسلامی تونتر و لە کۆماری ئیسلامی خراپترن و ئۆپۆزیسیۆنەکە هیچ واقعەتێکی ئێستای کۆمەلگای ئێران نازانێت. ئۆپۆزیسیۆنێکی کۆنا و نەیتوانێت لەگەڵ ئەو بارودۆخە و ئەو گۆڕانکاریانەی کە لە نێو قودی ئێران هەیە بتوانێت خۆی بەڕۆژ بکەوە بتوانێت شوناسە جیاوازەکان و خواستە تازەکانی کۆمەلگای نێوخۆی ئێران و نەتەوە جیاوازەکان لە ئێران لە خۆ بگرێت. لەناو ئەم ئۆپۆزیسیۆنانەدا دوو لایەنی ئێرانی هەن کە زۆر دیارن چالاکی و جموجۆڵێکی ئێژگار زۆریان هەیە. لایەکیان مجاهدینی خەڵقا لە ئەوروپا و تەنانەت لێرە لە ئەمریکاشدا. لایەنەکەی تر وەکۆی پێدەگوترێت سەڵتەنەت تەڵەبەکان ئەوەی کە کوڕەکەی شای پێشووی ئێران سەرۆکایەتی دەکات. ئەگەر جیاوازیەک بکەین لە نێوان ئەم دوو لایەنەدا کامیان زیاتر بڕوایان بە مافی نەتەوەکانی تر هەیە لە ئێرانە، کامیان بڕوایان زیاتر بە ئازادیەکان هەیە لە ئێراندا؟ لە ڕاستیە مجاهدینی خەڵق و کوڕیشە کە جیاوازی زۆریان هەیە بەتایبەت مجاهدین خاوەنی ڕوتێکە خاوەنی مێژوویەکی دوور و درێژە لە خەبات و تێکۆشان هەم دژ بە ڕژیمی پاشایەتی و بەشێکی زۆر لە کادرەکانیان لە سەردەمی ڕژیمیشا کوژران و یا لە زیندانەکانە ئەعدام کران و لە سەردەمی کۆمەری ئیسلامی شایەکێ لە بەهێزترین ئۆپۆزیسیۆنەکان بوون. یعنی لە هەرتوو دەورانە ئەوان دژی ڕژیمی ئێران خەباتیان و خاوەنی قوربانەیەکی دوور و درێژن و بەخۆی ئەوەی ئەوانە قوربانیان داوە لەم سیستمانە دەرکی زیاتریان بۆ مافی نەتەوە جیاوازەکان هەیە لە ئێران و بەڕەسمیدان بە خودمختاری بۆ نەتەوەکان لە ئێرانە ئەنەن و پێیان وایە سیستمی داهاتوی ئێران ناتوانێت سیستمێکی سەقامگیر و دموکراتیک بێ ئەگەر مافی نەتەوەکان لە چوارچەوەی خودمختاری یا مافی ئۆتۆنۆمیا جێگیر نەکرێت. بە پێچەوانە ئۆپۆزیسیۆنێکی تر هەیە لەسەر ڕابردووی خۆیژی ئۆپۆزیسیۆنێکی فاشیستی پاوانخوازی
تاگلایەنە کە ئێران لە یەک نەتەوە ئەبینێ، ئێران لە یەک مێژوە ئەبینێ و مێژوویەکی درۆینەی ئیمپراتۆرەتی بۆ خۆی دروست کردووە لەسەر ئەمە ئەژی کە ئەمە ئۆپۆزیسیۆنی شاپەرستەکانەوە ئەمانە ئەیانەوەی ئێستا بە یارمەتی کۆمەڵی ناوەندی جیهانی و لە هەمان کاتە بیکارەیە کە هەیەە لە بواری میدیا بەکارێبن نەوێ ببنە ئەلتەرناتیڤ. لە ڕاستە ئەمانە خاوەنی پێگەیەکی ڕاستەقینە لە ئێستا ئێرانە نین و ئەوەی کە لەسەری ئەژین ڕابردووی خۆیانەوە ئەو جۆرێک لەو پەیوەندیانەیە کە لە ڕابردوو هەندێک ڕەنگە وڵاتانیش پێیان خۆش بێ کە ئەمە کاردێکی فشار بەکاربێن. ئەوەی ئەگەر بەراورد بکەین لە نێوان ئەم دوانە مجاهدین لە ڕاستە بە هەموو پێوەرەکان سەرڕای کەم و کورتیەکە هەیەە سەرڕای کۆمەڵی کتێبینی جدیش لەسەر ئەوان هەیە بەراورد بە کوڕیشا زۆر لە پێشترەوە زۆر خاوەنی مێژوویەکی باشتر و خاوەنی قوربانی زیاترە بەرامبەر بە کۆماری ئیسلامی و بەرامبەر بە ڕژیمی پاشایەت. کاک سۆران لەم ماوەی ڕابردوودا جۆبیست و بینەری دیمانەیەکی مستەفای هیجری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووم. لەو دیمانەیەدا پەیامێکی ڕاشکاوانە و ڕاستەوخۆشیدا بە سەڵتانەت تەڵەبەکان کە ناشێ هیچ هاوپەیمانێتێکیان لەگەڵدا بکرێ. ئەمێ بزانم ئەو پەیامە ڕاستەوخۆ بۆ سەڵتانەت تەڵەبەکان بوو یاخوو بۆ هەندێک لایەنی کوردی بوو کە لە ئێستادا پێدەچێت بەرەو ئەو ئاڕاستەیە بڕۆن لەگەڵ کوڕی شادایەک بگرن. من پێم وایە پەیامەکەی کاک مستەفای هیجری زۆر لایەنی لەخۆ گرێکی لەو لایەنانەیە ئەگەر ڕەنگە ئستدلالەکانی کاک مستەفا لەو بوارە استدلالی قوی نەبن لەوە ڕەتکردنەوەی 100% دیالۆگ من پێم شتێکی باش نییە لەگەڵ بەڵام کاک مستەفا لەوەدا توانی چەندین هەدەفێکەوە بڕای من لەو قۆناغ لەو زەمەنە توانی وەڵامێکی زۆر ڕاستەقینە هەم بە کوڕیشا و هەم بە وانەی کە وەکو ئەو بیرەکەنەوە لە ئاسیێران و هەم بە ئەو لایەنە کوردیانە جانەوەی لەگەڵ ئۆتوبوسەکەی کوڕیشا بەڕێ بکەون و لە هەمان کاتە پەیامێکی گرنگتر بوو بۆ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنی ئێرانی چونکە هەر کوڕیشا لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی نییە، بەشێکی زۆر لە کۆماری خوازەکان بەشێکی دیکە لە چەپەکان و پەیامێکیش بوو حتا ڕوو بە مجاهدینی خەلق دەبینین هەردوای پەیامەکەی کاک مستەفا مجاهدینی خەلق وەڵامێکی ئەرێنی بە داواکەی کاک مستەفا دایەوە و لە هەمان کاتە نەتەوەکانی دیکەش لە ئێرانە پێیان وا بۆ ئەوە هەڵوێستێکی زۆر جددیە کە ئەوانش خۆیان تیا ئەبینیوە. لە ڕاستیە هاوکاری نەکردنی کوڕیشا بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەم جۆرە لە ڕەوت و ئەم جۆرە لە بیرکردنەوە مەترسی گەورە لەسەر شوناسی نەتەوە جیاوازەکان دروستەکە ئەوان تا ئێستا دەرک بەوە ناکەن کە تەوەی جیاوازێ لە ئێرانە زمانی جیاوازەیە فەرهەنگی جیاوازەیە شوناسی جیاوازەیە ئەوان لەسەر ڕابردوویەکی درۆینەوە باسم کرد ئەژین کە هیچ گۆڕانکارێکیان لەخوانان نەکردەوە ئەیانەوێ ئەم ڕەوتە فاشیستە خۆسەپێنەرە بە پاڵپشتی غەرب و بە مکیاچکردنی کۆمەڵەشت بە ناوی مافی مرۆڤ و سکۆلاریزم و جاکردنەوەی دین لە دەوڵەت یا بە ناوی دیموکراسیەوە لە ئێراندا مشتری بۆ پەیدا بکەن. بۆیە بە بڕای من کاک مستەفا توانی لەو پەیامەیدا هێڵێک کێشەیەکە هەر کەسێ دەیەوێت لەگەڵ کوڕیشا ڕێ بکەوێ دەتوانێت بڕوا بەڵام کوڕیشا ناتوانێت خاوەن پێگە بێ لە نێو خەڵکی کوردستانەوە خەڵکی کوردستان ناتوانێت بچێتە هیچ ئێتلافێکەوە کە مافەکانی ئەو بەڕسمی نەناسی. بەڵام هەروەکو جەنابیشت ئاماژە و پێکردیانی ئێستا کاتی ئەوە نییە کە هەموو جۆرە دیالۆگەکان ڕەت بکرێتەوە. ئەمە تەنها وەکو گریمانەیەک ئێمە باسی دەکەین ئەگەر هاتوو سبەی ڕۆژ ئاڵوگۆڕێکی سیاسی لە ئێراندا ڕوویدا کوڕیشایە مجاهدین بوونە خاوەنی دەسەڵات لە ئێراندا چ متمانەیەک هەیە بۆ نەتەوەکان بۆ خۆ دەزانی ئێستا بەشی هەر زۆری جیهان دژ بە کۆماری ئیسلامی ئێران و ڕفتارەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام ئەگەر کوڕیشا بێ یاخو مجاهدین بێ بێنە سەر دەسەڵات پێدەچێت کە پشتیوانیەکی نێونەتەوەییان هەبێ. متمانەت چییە بۆ کورد بە تایبەتی لە ئێراندایە بۆ بەلوچیەکان بۆ ئەحوازیەکان کە مافەکانی خۆیان بەدەست بێنن؟ لە ڕاستیە کاک بڵێن کێشەی گەورە ئەوەیە کورد و نەتەوەکانی دیکە مەجبور نین لایەنێکەڵ بژێرن یا مجاهدین یا کوڕیشا یا هەر لایەنێکی دیکە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەر لە هەموو شتێک کوردەکان ئەوەندەی پەلایەنە هەر لایەنێکی کوردی نابێ پەلەی بێ لەگەڵ کوڕیشا لەگەڵ مجاهدین یا لە کورد دەبێت تاکید لەسەر یەکڕیزی کوردستانی خۆی بکاوە لە چوارچەوەی پلاتفۆرمێکی کوردستانی مافو داخوازەکانی خۆی و هەوڵ لەگەڵ نەتەوەکانی ترا بدا کە ئەوانیش لە چوارچەوەی خۆیانە کورد دەتوانێت ئەم ڕۆڵە گرنگە بتوانێت ببنە بەرەیەکی بەهێز هەر لایەنێک کە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بیەوێ لە داهاتووی دەسڵاتی ئێرانە لە
تارانە دەسڵاتی هەبێ دەبێت لەگەڵ ئەمانە شەراکەت بکە بەوە نییە کە ئەمان ڕاکەن بە دوای خەڵکی ترە ئەمە کارەساتێکی گەورەیە هێشتا هیچ گۆڕانکاری ڕووی نەداوە کۆمەڵێک کارکتەری سیاسی کۆمەڵێ کەس ئەیانەوێت لە کاروانەکە بەجێ نەمێن ڕاستە بۆ کورد و نەتەوەکانی دیکە زامنی سەرکەوتنی ئەوان ئەوەیە کە بەرەیەکی یەکریز دەنێ خۆیانەت پێک بێنن و لەسەر ئەو ئەساسە لەگەڵ لایەنەکانی دیکە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بکەونە دانوستان و بکەونە معاملەوە بۆیە داهاتووی ئێرانیش داهاتوویەک نییە کە لایەنێک بتوانێت ئەگەر خەڵکی تر هاوکاری نەکا بتوانێت خۆی پسەپێنێ لەبەر ئەوە ئەم نەوعە لە بیرکردنەوە و ئەم نەوعە لە کارکردن ناتوانێت لە ئێرانێکی فرەنەتەوە لە ئێرانێکی زمان و فرەکلتورە بتوانێت خۆی پسەپێنێ ئەوەی کە هەیە ئەگەر ئەم دەسەڵاتە ئەم ڕەوتە ئێستا ئاچێتە پێشەوە کۆمەڵی خەڵک بتوانن وەکالەتی پێ بدەن و ئیمزای بۆ بکەن بنای نەتەوەکانی دیکەوە ئەمە کارەساتێکی گەورە دروستەکە و دابەشبوونێکی گەورە دروستەکە لە نێو نەتەوەکانەوە لەسەر ئاستی دروستکردنی هاوپەیمانێکی سەراسەریە لە ئێران وە ئەوەی کە لە ڕاستیە لە سەردەمی کۆماری ئیسلامیە پێمان نەکراوە ئەگەر کوڕی شا و هاوپەیمانەکانی بە پشتیوانی غەرب بۆ بە پشتیوانی ئەو وڵاتانەی کە ئەیانەوێ پشتیوانی ئەوان پایەکەن لە داهاتوی ئێران لە کۆماری ئیسلامی زیاتر بەسەر خەڵکی کوردستان دێنەوە ئێمە ئەزمموی باوکی ئەممان هەیە باپیری ئەممان هەیە و ئەم درێژەدەری ئەو مێژوە درۆزینەی باوک و باپیرێتی کە ئێوە جارێکی تر ئێرانێک دروستکە کە خۆیان دەسڵاتیان هەبێەوە بە هیچ جۆرێ دابشکردنی دەسەڵاتیان لەگەڵ نەتەوەکانی تر وەدانان و مافی نەتەوەکانی تریان قبوڵ لە باشووری کوردستانە یەکێ لەو کێشانە یاخو یەکێ لەو ڕخنانەی کە ڕوبەڕووی دەسەڵاتی سیاسی کوردی دەکرێتەوە دەڵێ لەگەڵ هەموو هاوپەیمانێتیەکانیان لەگەڵ لایەنە شیعەکان و سونەکاندا بەڵگەنامەیەک نییە کە بتوانێت لە کاتی کێشەیەکدا بەکاری بێنێن بەپێی ئەو بەڵگەنامەیە. کورد لە ئێراندا چەندێ ئامادەیە بتوانێت بەڵگەنامەی فەرمی بەدەست بێنێ بۆ خۆی بۆ هەر هاوپەیمانێتێکی دەیکا. لە ڕاستێک کێشە ئەوەیە کە ئێمە هێشتا سەرڕای ئەوەی شۆڕشی ژینا لە کوردستان سەری هەڵداوە کورد خاوەنی مێژوویەکی درودرێژە چ لە سەردەمی پاشایەتیە چ لە سەردەمی کۆماری ئیسلامیە ئێمە تا ئێستا خاوەنی لەم 40 ساڵی ڕابردووە کە کۆماری ئیسلامی لەسەر حکومەوە ئێمە مێژوویەکی درودرێژمان لە قوربانیدانا هەیە و بەتایبەتم شۆڕشانش کە هەمووی لە کوردستانەوە سەر هەڵەدا ئەم ڕاپەڕینانە ئێمە نەمانتوانێت داواکاریەکانی کورد لە چوارچەوەی پلتفۆرمێکە بخینە ڕوو مشکلەی ئەوەیە کە حیزبە سیاسیەکانی ئێمە لە ڕابردووە خەریکی منلانەی نابەجێی خۆیان بوون و نیان پەرجاوەتە سەرم کارە جدیانە بە پێچەوان لە باشووری کوردستان لە دەورانی دانوستانەکانە خاوەنی ڕەشنووسی دەستور بوون و خاوەنی تیمێکی بەهێزی سیاسی و یاسایی بوون کە بەردەوە ئەو گۆڕانکاریانە بەسەر کووردا بشکێتەوە ئەوان ئامادەکاریان بۆوانە کردووە بۆیە توانیان لە زۆرترین مافەکانی کورد لە قانونی ئەساسی عێراق جێگیر بکەن ئەوەی کە لە عێراق دان بە مافی کورد نراوە و بە زمانی کوردین راوە و زمانی ڕسمیەوە کورد و کوونەتەوەیەکی ڕسمی ناسراوە و یەک پارچەی خاکی عێراق و زەمانەتی مانەوەی دەوڵەتی عێراقی گرێداوە بە پیادەکردنی سیستمی فدراڵی ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد ئێمە بە دوای ئەوە وین هەیە کوڕی شا زمانی کوردی لە ناوچە کوردەکانە بە ڕسمیە ناسێ یان نا ئەمە کارەساتێکی گەورەیە ئێمە خاوەنی هیچ هێڵێکی کوردستانی نین تا ئێستا وەکو بزوتنەوەی سیاسی لە کوردستانی ئێرانەکە بتوانێت لەسەر ئەوانە بکەوێتە دانوستانەوە و هەر ڕۆژێک یەکێک ئەوی تر تۆمەتبار نەکە بە خیانەت و بە سازشکار بەرامبەر لایەنەکانی تر بۆیە ئێمە لەو بوارە زۆر کڵۆڵین و لەو بوارەوە زۆر دواکەوتونە لەو بوارەوە زۆر نائامادەین لە ڕاستیە بۆیە باشترین کار ئەوەیە کە کورد هێرکەکانی خۆی نەخاتە سەبەتەی ئەوانی ترەوە ئەوەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و لایەنە فاشیستەکانی ناوەندەوە خەریککەن دەبێت بگەڕێنەوە بۆ ناوی خۆمان لەسەر پلتفۆرمی ڕێکەوین کە بتوانین پاڵپشتی نەتەوەکانی تریشی بۆ زامنکەین و لە ئێرەوە ئێمە دانوستانمان لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانی تر دەست پێ بکەین. باشۆران ئەو دانوستانەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی ئەرکی ناوەندی هاوکاری کوردەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخۆ ئەرکی هەر حزبەیە و بەجیا لە ڕاستیە ناوەندی هاوکاری داوەندێکە ئێستا لە نێوان دوو حیزب قەتیسماوە و حیزبی لە دەروی ناوەندی هاوکاری هەیە و ئەم ناوەندی هاوکاریە لە ڕاستیە بۆ نەیتوانی و ناوەندی هاوکاری لەو هەموو ڕووداوانە کە سەرڕایەوەی کۆمەلگای کوردستان وەڵامی داواکاریەکانی داونەتەوە سەرڕای هەر ڕخنەیەک لیان هەبووە لە بۆنەی ئەو بارودۆخە خەڵک کۆنتترۆلی خۆی کرۆ بەڵام ئەمان نیان توانیوە ببنە خاوەنی پلتفۆرمێک تا ئێستا ئەمان ئەوەندەی
هەر لایەنە بۆ خۆی هەوڵی ئەوادە لەگەڵ ئەویترا ڕێکەوەیە لەگەڵ ئەویترا پەیوەندی بگرەیە لایەنێک هەوڵەدا بەرەو پێشەوە بچوە لە هەنەکەی تر خەتی بۆ دیاریەکە ئەمە کارەساتێکی گەورەیە یایەکی لە ڕێبەران ئەڕاتە تەلەڤیزیۆنێ ژێمە هێڵی سوورمانێ دانەیەکی تر دێت جوابێداتەوەی هێڵی سوورمان ئەوەیە دانەیەکی دیکە ئەڵێ مافی چارەی خۆنووسیمان ناوێت دانەیەکی دیکەیە ژێمە ئەمانەوێت ئەمە کارەساتی گەورەیە ینی دەستەبژێری سیاسی ئەمە لەسەر لە شێوانێکی گەورەی سیاسیان بۆیە لە ڕاستیان ناوەندی هاوکاری خەریکە شەرعیەتی خۆی لەدەسەدا و دەبێت بیر لە ئەلتەرناتیڤێکی تر بکرێتەوە ئەو ئەلتەرناتیڤە ئەوەی نییە لە ناوەندی هاوکاریە قەدیسکرێت دەبێت لایەنە سیاسەکانی کوردستانی تر بەڕسمی بناسێ و کۆمەلگای مەدەنی کوردستانیش کە ڕۆڵێکی گەورەیان لەم بارودۆخە هەیە لە بەرچاوی بگرێ و لەگەڵ کارەکەرەکانی ناوخۆشە بکەوێتە دانوستانەوە بزانم داواکاریەکانی کورچی ئەو ئۆپۆزیسیۆنە هەرەوێت لە بۆکو 40 ساڵ لەمەوبەر پلاتفۆرم و داواکاریەکانی کورد بخاتە لە کاتێکە کۆمەلگای کوردستان زۆر گۆڕاوە کۆمەلگای کوردستان داواکاریەکانی و خواستەکانی زۆر لە پێش بزوتنەوەی سیاسی ئەمەوە. کاکسۆران بە ئەمان دوا پرسیارم بێ چەندێک ئەگەری دابەشبوون لە ناو کورد لە ڕۆژەڵاتە دەبینی ئەگەرێکی زۆرەیە کەمە بەداخەوە هیوادارم هەمومان بتوانین ڕێ لە هەر دابەشبوونێک بگرین چونکە ئەوەی کە ئێستر ڕوئەدا لە کوردستانە دەرفەتێکی گەورەیە لە ئێرانە ڕوەدا بۆ ئێمە دەرفەتێکی گەورەیە و هەر دابەشبوونێکی کوردستان و هێزە سیاسیەکانی و کۆمەلگای کوردستان ینی لە باتیەوەی دەستکەوتەکانی ئێمە گرنتی کە دەستکەوتەکانمان لەدەسەدا و ئێمە بۆ 20 ساڵی تر بەرەو دووە ئەبا و ئێمە دەبینین ئەو بارودۆخەی کە لە باشوورە هەیە و بارودۆخەی لە ڕۆژئاوا هەیە کە لە نەبوونی یەکگرتووی لایەنەکانە کە کۆمەلگای کوردستان هەرچی دەستکەوتیشیە بۆ ئێستا لە مەترسی گەورایە بۆیە لەسەر هەموو بزوتنەوەی سیاسی کوردستان لەسەر حیزبەکانێتی لەسەر کارکتەرەکانێتی هەست بە مەسئولیەتی گەورە بکەن و لەگەڵ کۆمەلگای خۆیان بکەونە دانوستانێکی ڕاستەوخۆ و ڕاشکاوە بۆی بتوانن ئەو دەرفەتە هاتۆتەکایەوە لە دەستی نەدەنەوە کۆمەلگای کوردستان بەرەو دابڕانێکی کۆمەڵایەتی و سیاسی نەڕاو کە هەر دابڕانێک ئەبێتە هۆکارێ بۆ ئەوەی لایەنەکانی ناوەند کایەمان پێ بکەن و ئەو ڕابردووە ڕووسورانش کە لە قوربانیدان و لە خەباتە هەمانە بێ بە بڵقی سەراوە. کاکسۆران سوپاس و پێزانینم بۆ بەشداریەکەت زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ یۆ کاکەڵ. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویست تا هەفتەی ئایندەوە لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. برنامه هفترنگ برنامه هنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو هنرا رنگین بمرانه گەنجێکی ئەمریکی خوێندکاری خۆناغی ئامادەیە و دایکی کۆچبەرێکی ئۆکراینی بووە دوای ئەوەی رووسیا عێریشی کردووە سەر ئۆکرانیا ئەو دەستی کردووە بە هاوکاریکردن و بۆیە دەستی بە هەوڵێکی کردووە بۆ کۆکردنەوەی گۆرەوی گەرم بۆ سەربازانی ئۆکرانیا. هەموو بەیانیەک یولیان کاتژمێرێک پێش دەستپێکردنی وانەکان دەگاتە قوتابخانەکەی لەمان هاتن. ئەو بەشدار دەبێت لەگەڵ هاوپۆل و مامۆستاکان بۆ یارمەتیدانی سەربازانی ئۆکرانیا بە ناردنی گۆرەوی گەرم بۆیان. زیاتر لە 300 جوت گۆرەویمان لە قوتابخانەکەدا کۆ کردوتەوە. هەموو شتێک بە وێنەیەک دەستی پێکرد. وێنەیەکم پیشانی یۆڵیاندا کە سەربازێک لە ناو خەندەقەکاندا پێکانی لەسەر ئاگری مۆمێک گەرم دەکاتەوە. وێنەکە یولیانی هەژاند. دایکی ئۆکسانە ساڵانێکی زۆر لەمەوبەر لە ئۆکرانیاوە ڕووی لە ئەمریکا کردووە وەک وەرگێڕ. باوکی لە بەریتانیا لەدایک بووە بەڵام بە زمانی ئۆکرانیش قسە دەکات. یولیان هێشتا ئەو کاتەی لە بیرە کە لەشکرکێشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دەستی پێکرد. خۆم ئامادە دەکرد بخەوم دواتر لە کەناڵی CNN بینیم شەڕ و تاقە لە ئۆکرانیا دەستی پێکرد. بەڕاستی لەو کاتەدا زۆر کاری تێکردم. هەرگیز لە ژیانمدا هەستم بەو شێوەیە نەبووە کە لە 24 مانگی دوودا هەستم پێ کرد. ڕۆژی دواتر لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە بینیم تانکەکانی رووسی گۆرستانێکیان تێک دەدا. پارچە مۆنۆمنتەکان بە چەپ و ڕاستدا پەش و بڵاو دەبوونەوە. هێندە بە قوڵی دەگریام دراوسەکان نیگەران بوون. هەزاران خۆ بەخش لە نیویۆرک هاوکاری ئۆکرانیا دەکەن بە ناردنی هاوکاری مرۆیی کە دەرمان و پێداویستیە سەرەکیە جۆرا و جۆرەکان لەخۆ دەگرێت. گۆرەویەکان لە پێداویستی خێراکان بوون بۆ سەربازەکان بۆیە بووە جێگەی سەرنجی هەوڵەکانی یولیان.
کارگێڕانی قوتابخانی ئامادەی یولیان بەشداریان کردو و زیاتر لە 200 جوود گۆرەویان بەخشیوە. دوای ئەوەی یولیان وانەکانی بۆ ئەو ڕۆژە تەواو بوو، نامە بۆ بەرهەمهێنەرانی گۆرەوی دەنێرێت، داوای بەخشین دەکات، ئامانجێکی ڕوونی لە مێشکدایە. دەمەوێت بگەڕێمەوە بۆ زێدی دایکم و سەیری هەموو ئەو شتانە بکەم کە هێشتا لەوەیە. جارێکی دیکە دەرگاکە بکەمەوە، سەیری دارسێوەکەی حەوشەکە بکەم و ئەلبومی وێنەکانی دایکم بکەمەوە و تەنها بوو ئەوەی جارێکی دیکە وێنەکانی مناڵی خۆم ببینەوە. هەموو ئەو گۆرەویانەی کۆکراونەتەوە تا ئێستا زیاتر لە 700 جووتە. سەرەتا دەینێرێت بۆ پۆڵەندا و پاشان بۆ ئۆکرانیا. لەوێ یەکێک لە هاوڕێکانی منداڵی دایکی یولیان شەڕ دەکات و یارمەتی دابشکردنی گۆرەوی بۆ سەربازەکانی تر دەدات. یولیان دەڵێت تا شەڕەکە بەردەوام بێت، بەردەوام دەبێت لە ناردنی گۆرەویەکان. ژیار محەممەد بۆ نینا ڤیشنیڤا لە نیویۆرک و ئانا ڕایس لە دەنگی ئەمریکا. مزانین بەری دەمەکی سەکرتێری گشتیە نەتەوێنێ گرتی گەهشت هەولێرێ و لەبەرە دەگەڵ ڕایەدارین هەریمی کۆم ببە پشتی سەردانێکی هەلبەتچ بۆ عێراق و دەگەڵ کۆمبوونان دەگەل کاربدەستێنی عێراقی و سۆزینوی دانش بۆ ئالیکاریش بۆ ڤەگەڕاندنە ئاوارەین کو دە کامپاندانە لێ عێراق و هەروەسا پرۆسەی سیاسی و دموکراسی و ئاشتیە لێ عێراقی. ئەحمەد زێباری پامێنی دەنگی ئەمریکا ژە هەولێرە نەها بەمەڕێ ڕاستەوخوا. ئەحمەد مادیت کو سکرتێری گشتی گەشت هەولێرێ چ زانیاری لکتە هەنەتە چ زانیا لە سەروێ سەردانی؟ وەلە دەخیل زۆر سپاس بەریا دەمێکی کێم الڤەر دەرباز بوون و چۆن بێنڤەدانێکی ببینن پشتراوێ ساعت 5:45 دقیقە بەدەما هەولێرێ پرس کۆنفرانسێکی دەگەڵ نێچیروان بارزانî سەرۆک هەرێما کوردستانê پێک بینە ku دەنگی ئەمریکا بەشدارە دوێ پرس کۆنفرانسێدا وێژە نزیک ئەنتۆنیۆ گۆتێنس و سەرۆک هەرێما کوردستانê ببینە و پرسان ئاراستەی وان بکە. یعنی بڕیارە پشتی پرس کۆنفرانسê jî ئەنتۆنیۆ گۆتێس دەگەل دکتۆرە ڕێواز پایەخ سەرۆکا پەرلەمێنتا هەرێما کوردستانê jî civînekê pêk bîne û piştra digel مسرور بارزانî serokê hikûmeta Herêma Kurdistanê bi heman şêwe û tê gotin digel quba Talibanê cêgirê serokê hikûmetê jê vê civînên pêk bînin li ser çend pirsên cuda cuda nevê van civînan pêk bînin di nava wan dawekete jî amaje pêkirî avareyan û herwiha penaberan û pirsên azadiyên raderbirînê û pirsên mafê mirovan û pirsên jinan wê tewerên giringên van kombûna bin herwiha behsa hilbijartinan wan nakokî û kêşev giriftin navbera Hewlêr û بەغدایە لەسەر بودجێ وێ ڕێکەفتنەکە نیایی هەوڵ بدەن وەرەکردن هەروەها ڕێکەفتن لەسەر چی ئەحمەد یعنی گۆر زانیاریە ڕێکەفتن لەسەر چی لەسەر وەیەکی و هەرێما کوردستانی گەلێک بەحسا پرۆژەیە یاسایە نەفت و غازێ دکە و ڕاشنویستێک ئامادەکریا دخوازن لەسەر وێ ڕژگیری سێ بچن و چەندین ساڵە ئەف پرزگیری کە ناتیا چارەسەرکردن هەروەها مەسەلا بودجەیە ناڤەرا هەرێم و بەغدایê wê tekîdê li ser bikene veşbal berpisyarên Herêma Kurdistanê wê ev were tekîd kirin dexîl beşeke mezin ji awareyan yên evê li Herêma Kurdistanê nefêtiyan ve hewcedariyan ئەحمەد gelek spas gelek spas ji bo demê te ئەحمەد دیارە wextê me nema me raportek Kurd heye ku em dibînin du firoka van rengekî taybetê firokan bi şêweyê paraşûtê li ser çiyayê Pakistanê firîne ku ew gihane bilindtirîn astê ku bê tomarkirin bi firokên bi vî awayiyên bêmeşîn. هەر یەک لە ئاراسیۆ یۆرینس و تۆمدی دۆڵەدۆت بە فرین بە گلایدەر قەشەنگترین و سەرکێشترین فرینیان تۆمار کرد و بوونە یەکەم فڕۆکەوان بتوانن بە گلایدەرەکانیان بەسەر چیای ناوداری ناساو بە کەیتودا بفرن و بگەنە بەرزی پتلە 7 کیلۆمەتر و نیو. I guess the best memories we take from this trip. پێم وایە باشترین یادگاری کە لەم گەشتە بەدەستی دێنین ئەو دیمەنانن کە بۆ هەتاتایە لە هیزرمدا دەمێننەوە. وەک دەزانین ئەوە بۆ یەکەم جار بوو کەسانێک بگەنە ئەو ناوچەیە لە نزیک چیای کەیدو بفرێت هەروەها ئەوە بۆ یەکەم جار بوو کە فرینەکە تۆمار بکرێت هەر بۆ یە گرتەی ڤیددیۆیی ناوازەمان لێدەست دەکەوێت. هەر یەک لە ئۆراسیۆ یۆرینس و تۆم دیدۆرلۆدۆت ماوەی 4 هەفتەیان لە چیایی بەستەڵک لە زنجیرە چیاکانی کاراکۆرەم بەسەر برد و چەند سەد کیلۆمەترێک فرین بۆ ئەوەی چیای کەیتو کە دووەم بەرزترین چیایە لە جیهاندا ببەزێنن.
ڕەنگە گەورەترین ئاستەنگ فڕین بوو بێت لە دۆخێکی هێزگار ساردا لە ئاسمان هەندێک جار پلەی گەرما دەگەیشتە 30 پلەی ژێر 0% جار بۆیە فڕین بە گلایدەر بەو بەرزیە لە ئاسماندا لە ڕاستیدا سەختە هەروە فڕین بەسەر ئەو چیا بەستەڵەکانەدا ئەوەی ناتوانانی تایدا بە سەلامەتی بنیشیتەوە و یان بفڕیت کارێکی دژوارە. هەموو جارێک کە تەماشای ئەو وێنانە دەکەم و ئەم گەشتم بیر دەکەوێتەوە ئەم دیمەنەم دێتەوە یاد. یەکێک لە گەورەترین یاداوەریەکان ئەوە بوو کاتێک باڵندەیەکمان لە بەرزای 7,000 متر بەدی کرد ئەوە بەلامانەوە ئەو پەڕی سەرنجڕاکێش بوو ئەو بوو کە باڵندەیەک لەو بەرزایە ببینین و پێکەوە بفڕین. بۆ تۆم دی دۆڵەدۆت ئەم گەشتە پڕ سەرکێشیە بریتی بوو لە چێژبینینی لە دیمەنی ئەو زنجیرە چیە دڵڕفێنانە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بەداخوازیین لێبوورینی ji ber çend kêşeyên teknîkî û peywendiyên internetî jî di bernameya îro de heta carekê digihîneyek her şad û bextewar bûn û xuda hafîz.